من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی پەروەردیگاری باڵادەستی جیهانیان سڵاوتان لێبێ ڕۆژ و گران و خێرخوازانی لە دڵاشیری. سوپاس و ستایش بەخوای پەروەردیگار ئەم جارش لە کارێکی خێرخوازی ئەبینە میوانی ماڵەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست. دەستگای خێرخوازی بەخشین چەندین پرۆژەی خێرخوازی هەیە، هەر جارە و پرۆژەیەک ئەنجامەدات. بەڵام یەکێکیش لەو پرۆژانەی کەوا بە بەردەوام هەموو مانگێک جێبەجێ ئەکات بریتە لە دابینکردنی موچەی منداڵانی بێباوک لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. ئەو پرۆژەیەش بە هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی ئازیز و خۆشەویستە. ئەمڕۆ بەخشین سەردانی شاری هەولێری کردووە. نزیکەی 200 منداڵی بێباوک بەهۆی هاوکاری و کۆمەچی و دەستگیرەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست لەم هۆڵەدا دڵیان خۆش دەکرێ و هاوکاری مادیان بەسەردا بەش دەکرێت. بابزانین تا چەند هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست دڵی ئەم منداڵانەی خۆش کردو و تا چەند بەشێک لە مەینەتی و ئازار و ناڕەحەتەکانیان کەم بۆتەوە. ئەم پێنجێتیمم هەیە کە درێ و منداڵانە پێخۆش دەبی لە بەخشینی یارمەتیمان دەدەن. منداڵەکانمان دریان پێخۆش دەبی. زۆر سوپاسی ئەو خێرخوازەش دەکەم کە لۆمان دەنێری یارمەتیانە. سوپاس گوزارین هەروها بەردەوام بێ. وەڵڵاهی مەشیعەتمانیە یەک کوڕم ئیش دەکات ئەمە 6 نەفەر کوڕەکەشم سێیانە یعنی کوڕی گچکەم 9 سارە. ئەرێ وەڵام مناڵەکان دریان پێخۆش دەبی هەمووی بە ئەرزاق دەدەم بە تشتی ماری دەدەم لە بۆ منداڵەکان. دەستخۆشی لە خێرخوازان دەکەم لە بەرنامەی بەخشین. ئەمە هەموومانجا موچەی کرێخانی و پارە لێرە وەردەگرین پۆشاکی پێدەکڕین جل و بەرگی پێدەکڕین دەستخۆشیان لێ دەکەم. پێش بە خێراتمتان دەکەم زۆر ینی خوا خێرتان بنووسی کە ئەو بەرنامەمە یان داوا لەخوا خێربازان دەکەن یارمەتی مام دەنم ئێستا 6 منداڵمەیە بێ مەعاشین تەنانەت لەو دەستگایانەمە مەعاشمان هەیە. يعني زور خوا خيرا من الشغلة خوا صد أونديت كيان بدأت يا ربي خوا خيرا من السخوا جزاء خير تندات يا ربي أرتي زور فرصة والله زور فرصة كيستا مشاش من دالة ما هيت معاش مانية أقل بقى أودس جانا نبي زور معيشة ما خراب دبيتن وخوا خير تام نسي همو ما عندي أما معاش لير كان وردة قرين همو ما عندي أشياء ما عندنا زلك ما عندنا يعني جوشتو شيرة ماني همو ما عندي معاش خماني ده وردة قرين خوا خيران بنسي دەستخۆشی لە بەرنامەی بەخشین دەکەم هەموومان جێلێرانە موچەیان بۆ وەرەگرم خوا لێتان ڕازی بێ لە وەخت و سەعات خۆی وەری دەگرم خوا لێتان ڕازی بێ زۆر مەمنون نەنک ئەو من دوو منداڵە بێ باوکەم کە معاشەکەیان بۆ وەرەگرم داوای تشتەکەن تشتیان بۆ کڕم چەند دڵیان پێخۆشە ڕەبێ خوا خێرتان بنووسێ. بناوخوای گەورە و میێرەوان سەرەتا لەلایەن خۆم و داکاتیوانە دەستخۆشی لەفگای خێرخوازی بەخشینەکەن کە یارمەتی ئەو مناڵە بێباکانەدا زۆر بەهانەی مناڵەکانمان هاتوون و لەلایەن جلوبەرگ و لەلایەن خواردن و لەلایەن گۆشت و لەلایەن پارۆ و لەلایەن کرێخان و لەلایەن هەموو تشتۆ زۆر سوپاسیانەکەیت لە فەتافەت دل ئەو مناڵانە خۆشەکە حالەن کەیفە هاتوومە مناڵەکانم لە مەکتەبن کچکەن هەر دەگاتە فەرمان دەرێ ماوە کەنگی معاش بەخشین دێدایە ئەمن بانتۆرم نییە قەمیسم نیایە دەفتەرم نییە قەڵم بۆ هەموو تشت باشە. زۆر سپاسی دەستگای خێرخوازی بەخشین دەکەین کە هەموو ساڵێ یارمەتی منداڵە بێباکەکان دەدەن و هیوادارم بەرنامەیە سەرکەوتوو بێتن.
ئێمە وەکو منداڵی بێباوک واتە مانگانە پارە لێرە وەردەگرین و باجلی قوتابخانەوەی دەدەین و واتە جلی ماڵەوە و زۆر سپاسان دەکەن. سپاسی ئەو هاوکاریە خێرخوازی بەخشین دەکەم چکایە هاوکاری مەیان کردی هاتینە ماریمایان بەسەر کردەوە ئەم گنجێتیم هەیە مانگانە مەعاشی دەدەن هاوکاریمان دەکەم بە جلک و بەرگ و بە گۆشت و بە هەموو شتێکی زۆر سپاسیانی هیوادارم هەسەرکەوتت بن. زۆر سپاسی دەستگای خێرخوازی بەخشینەکەم کە هەموو مانگانە موچەمان پێ ئەدەن بۆ ئەوەی جلوبەرگی پێ بکڕین و پێداویستەکانمان پێ بکڕین و دڵمان خۆش دەکەن و موچەمان پێ دەدەن و دڵمان زۆر خۆش دەبێتن. هەموو سەرمانگان موچەمان پێ دەدەن و ئێمەی مناڵانی بێباوک ڕزقوشمان دەدەنێ و سپاسیان دەکەم و کە دڵی ئێمە خۆش دەکەن و دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم هیوادارم سەرکەوتوو بوون هەموو مانگە ئێمە مانگان موچە وەڵدەگرین دڵمان پێخۆشە یاڕەبێەوە هەر سەرکەوتوو بوون. بەناوی خۆی گەورە و میهرەبان دەستگای خێرخوازی بەخشین هەمیشە بەردەوام لە خزمەتی هەموو چوینی توێژێکدا بووە لە هەرێمی کوردستان دیارە کۆمەڵی پرۆژەی ئامادەکردووە بۆ هاوکاریکردنی خەڵکی هەژار و نەدار و خاوەن پێداستی تایبەت و نەخۆشان و بێباوکان یەکێک لە پرۆژەکانمان پرۆژەی بێباوکانە کە هەمیشە ساڵی 12 مانگ ئێمە بەردەوام موچەی بێباوکان دابەش دەکەین لە هەرێمی کوردستان کە نزیکەی زیاتر لە 500 مناڵی بێباوکمان هەیە موچەیان بەسەردا دابەش دەکەین. ئێمە ئەمڕۆ وەکو نووسینگەی هەولێر هەڵساین بە دابەشکردنی موچەی مانجی 4 کە 200 مناڵی بێباوک لەلای ئێمە موچە وەردەگرن کە نزیکەی 30 میلیۆن دیناریان بەسەردا دابەش کرا. ئێمە بەڕاستی دەمانێت زیاتر گرنگی بە بەشی بێباوکان بدەین ئەم بەشە کە لە ساڵی ڕابردوو نزیکەی 171 میلیۆن دینار لە سندوقی بێباوکان کۆکراوە و ئێمە دابەشی سەر یەک ساڵمان کرد کە 143 مناڵی بێباوک لەلای ئێمە بۆ یەک ساڵ کە بڕی میلیۆنە و 200,000 دیناری بۆ دابین کراو و مانگانە پێی دەدرێتن. بۆیە لێرەوە ئێمە سوپاسی ئەو خێرخوازانە دەکەین کە بەردەوام هاوکاریەکان و کۆمەک و کەفالتەکانیان دەگەێنن بە سندوقی بێباوکانی دەستگای خێرخوازی بەخشین و لەوێشەوە مانگانە بە مناڵی بێباوک دەدرێت. بسم الله الرحمن الرحيم سرتا داواکارم لخوای پەروەردگار نوێژ و ڕۆژوو و تاعەت و عیبادەتیمانی ڕەمەزانمان لێ قبوڵ بکە و تەوفیق و هیدایەتیشمان با بتوانین ئینشاءڵڵا لەم مانگەدا زیاتر و زۆرتر عیبادەتەکانمان بەڕێک و پێکی بکەین و خەریکی کاری چاکە و خێر و بەختەوەری بین بۆ خەڵکی بەڕێزان ئێمە لەم دەستگا خێرخوازیە کە دەستگای بەخشینین بە درێژایی ساڵ کار و چالاکی پرۆژەمان هەیە و بە تایبەتیش لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا چالاکیەکانمان و یاخود باوڵم پرۆژەکانمان چڕ ئەەکەینەوە بە حکمی ئەوەی کەوا میلەتی ئێمە سوپاس بەخوای گەورە میلەتێکی موسڵمانە لە مانگی ڕەمەزاندا زیاتر و زۆرتر حەز بە خێر و سەدەقات و چاکە و ئیحسان ئەکا و زۆرێک لە دەوڵەمەندان و خێرخوازان و خواپێداوانی ئەم وڵاتە ئێمە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا حسابی زەکاتی خۆیان دەرئەکەن و زەکاتی خۆیان لە ماڵی خۆیان دەرئەکەن ئەوەی کە خوای گەورە پێی بەخشیون. بۆیە ئێمە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا چەند پرۆژە و چەند چالاکیەکی جۆرا و جۆرمان هەیە بە یارمەتیدانی کەم ئەندامان و نەخۆشانی شێرپەنجە و نەخۆشانی تالاسیما و نەخۆشانی گورچیلا و منداڵانی بێباوەک و هەژار و فەقیرەکان ئەوانەی کەوا چ بە مادی و چ بە خۆراک یارمەتیان ئەدەین و دروستکردنی خان و هەر پرۆژەیەکی خێری تر کە لە مانگی ڕەمەزانە ئێمە سەیری داهات و خێر و سەدەقاتی خەڵکی بکەین ئەوەی کە بۆمانە بتوانین لە هەر پرۆژەیەکە جێ بێتەوە جێیەکەینەوە. لە بەرنامەی بەخشینیش لە دەستگای بەخشینیشا ئێمە بەشێکی تایبەتیمان هەیە بە ناوی بەشی بێباوکان کە سندوقی خۆیان لە پارەی بەخشین جیایە واتە پارەی ئەوان تێکەڵ بە پارەی بەخشین نابێ پارەی بەخشینیش تێکەڵ بەوان نابێ وەسڵ و پسولەی تایبەتی خۆیانیان هەیە کە هەر کەسێ خێر بۆ منداڵی بێباوکە ئێمە لەسەر ئەو وەسڵە پارەکەی بۆ تۆمار ئەەکەین و ئەو سنووقانە ئێمە ساڵانە واتە هەر دوان زەمانکە
لەو شوێنانەی کە سنووقەکانمان داناوە لە ئۆفیسە سەرەکیەکانمان لە نووسینگەکانمان لە نەخۆشخانە و لە کۆمەلگا پزیشکیەکانمان ئەو پارەیە ساڵانە کۆی ئەەکەینەوە لە ئاخری ساڵدا با بڵین یان با بڵێم لە بیدایەتی ساڵی ئایندەدا ئەو پارەیە کە کۆمان کردوێتەوە تەقسیمی دوانزەی ئەەکەین واتە تەقسیمی دوانزەمانەکەی ئەەکەین ئەوەندە منداڵدە لە شێ کەفالەتی ئەەکەین. سوپاس بۆ خوای گەورە تا ئێستا ئێمە زیاد لە 500 منداڵی بێباوک لای ئێمە موچەی مانگانەی هەیە بە جێگری واتە بە سابتی لە 100,000 دینار کەمتری تیان نییە. ئەوەی کە حەزی لە خێرە لە 1000 دینارەوە هەتا هەرچەندێک ئەتوانێت یارمەتی ئەو سندوقانەی منداڵانی بێباوک بدا لە دەستگای بەخشینا بۆ ئەوەی ئێمە سوپاس بۆ خوا تا ئێستا گەر 500مان هەیە بەشکم ئینشەڵڵا ساڵێکی تر بێ بە 600 ساڵێکی تر بێ بە 700 بەو شێوەیە بە هیمەتی ئێوە بە سەخاوەتی ئێوە ئینشەڵڵا بتوانین زیاتر و زۆرتر هەتا ئێوە دەستکراوەتر بن لە خێر و چاکە و ئیحسانەکانتان ئێمەش دەستکراوەتر ئەبن لە زیادکردنی ژمارەی منداڵە بێباوکەکان. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0حوسەد 961 13 0حوسەد 961 0حوسەد 723 25 55. کاتێ تۆی خێرخواز تۆی بەخشندا تۆی دۆستی هەژاران و نەداران و منداڵانی بێباو بڕیار ئەدەیت بە هاوکاریکردنی منداڵانی بێباو. چەند جێگای دڵخۆشی و چەند جێگای شانازیە کاتێک بە هاوکاری و کۆمەچەکانی تۆی خێرخواز و بەخشندا منداڵانێک دڵخۆش دەکەیت. هەموو مانگێک لە بەخشینەوە زیاد لە 500 منداڵی بێباو هیچ کامیان لە 100,000 کەمتر وەرناگرن. واتە پێتان ئەڵێن کاتێک ئەبەخشن منداڵانی بێباوک و منداڵانی بێناز و منداڵانی بێچەرتتان بیر نەچێت. بۆیە هەمیشە بیر لەوە بکەرەوە کاتێک ئەبەخشیت ئەبێ بە پرۆژەیەک و بە سەدان منداڵی بێباوک و هەژار و نەدار دڵخۆش دەکەیت. وەک مرۆڤبینیتان یەکێک لەو پرۆژانەیەکەوە بە هاوکاری و کۆمەچەکانی ئێوە بنیاندراوە و چەندین ساڵە موچەی منداڵانی بێباوک لە بەخشینەوە ئەدرێت. بۆ ئێمڕۆ لە شاری هەولێر توانیمان 200 منداڵی چاوگەشی بێنازڵ خۆش بێن و بە هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست هەمیشە ببەخشن بۆ ئەوی منداڵانی بێباوک و هەژارەکان خەندە تۆراوەکانیان بەو بگەڕێنەوە و ئاسوودە و بەختەوەریان بکەین.